هاوین بەرەو کۆتایی دەڕوات و لە وەرزی سەرما نزیک دەبینەوە و بەرهەمە خۆماڵیەکان ماوەیەکی کەمیان ماوە کۆتاییان پێبێت. مام ئەسعەد دانیشتووی برادۆستە و بەرهەمی تەماتەی چاندووە و بژێوی ژیانیان لەسەر کشت و کاڵە. لە مانجی ئابەوە بەرهەمەکانی پێگەیشتون و بەرهەمی باشی هەیە، بەڵام بەهۆی ساغ نەبوونەوەیان لە بازاڕ نەیتوانیوە بیان فرۆشێت و بەرهەمەکانیان زۆرێک ڕزیون. ئەمە یەکەم بەری تەماتەیە لێ دەکاتەوە و دەینێرێتە بازاڕ، بەڵام وەک خۆی دەڵێت ئەو پارەیان بۆ ناگەڕێتەوە کە سەرفیان کردووە. بەس نازانین چ بکەن، چیش نییە. ئەو حکومەتی مەش هیچ بەرنامەی نییە، بەرنامەی نییە ئەو کشت و کالە کووتێ و کووەڕ و مەسەلا حکومەتاتی کاکێک زار و هەنە ئەتو تا کەیە تا کەی حکومەت ئەتو کوری خۆت بە قوربانی چیژی عالەمێکەی بۆ تەماتە ئێرانێ تورکێتین لە کوردستان ساخەکەن و ئێفەلاحی تورکیە و ئیرانێتین لێرە ساخەکەن و ئەمەش دەسەر دەستاوەڕین ئەوە تەمات نەماشکەینی بۆ کاکە گوناحخوا قبول ناکە. بەس مەسئولەکان لە خۆتێر ببینە پەکەی فقۆتێژین و فەقیش تەخورە چۆ خوارێ و خەلاس و براوە چت نەبرێن دەرم پڕە ناتوانم. من وەکو سایقێک من فەلاح نیم، تەماتەی بارەکەم بە کرێی هەر چیلۆی 100 دیناری کرێ. ئەو تەماتە ئێستا بارن کردە لە منطقەی برادۆز باریەکەین بۆ هەولێر چیلۆی 100 دینار کرێ لێژێڕینەوە، سەلای ئەکڕین دانای بە 750 دیناریە شەریکەیە. لە فرۆشتنەوەی سەلەکان کە ئەفرۆشینەوە تەماتە سەرای 2000 دیناریەکە، چیلۆی 200 دینارێکە 150 دیناریەکە. یعنی ئەو بارێکی ئەیبین هیچ لۆ فەلاحەکەی نامینتەوە کە کرێ سیارێ و پارەی سەلەکەی فەلاحەکەش محەتە لە مینتەوە. کێشەی ساغنەبوونەوەی بەرهەمی جۆتیارانی دەڤەری سۆران دەبینە لای بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی سۆران. بیانووی ئەو بۆ ساغنەبوونەوەی بەرهەمی جۆتیارانی دەڤەرەکە ئەوەیە ئەمساڵ بەهۆی زۆری بارانبارین بەرهەمی دەشتی هەولێر و دەڤەری سۆران بەیەکەوە پێگەیشتون. ئەمە شوای کردووە بەرهەمێکی زۆر بکەوێتە بازاڕ، بۆیە نرخیان دابەزیوە. پێشان ئەوەی لە پارێزگار هەولێر دەچێنرا پێش ئێمە چاندنیان دەکرد و ئەو ساڵەبەر کەش و هەوا و باران بارین بەروبی میوان دەگەر بەروبی پێگەیشت. پێما هۆکاری سەرکی ئەوەیەکەوە کە بەروبی میوان تەواو دەبوو ئێمە پێدەگەشت. ئێستا هەردووشی پێدەگەشتنی ئەوش دەبێت هۆی زۆربوونی ئەو بەروبوومە لەو شوێنانە و لەو کاتش لەو حاڵەتشدا خستە ڕوو زۆر دەبێت و خواست لەسەر بەروبوومی کەم دەبێتەوە. ئەمە هۆکاری سەرچیە بەڕێی من. زۆتیاران ئەو بەرهەمەی هەیەە بژێوی ژیانیان لەسەرا، کەچی حکوومەت ناتوانێت دەرفەتی ساخکردنەوەیان بۆ بڕەخسێنێ و کارگە و سارخانەشیان بۆ دابین ناکات. ئەمە شوای کردووە لە زۆر شوێن زۆتیاران لە کاردانەوەدا بەرهەمەکانیان فڕێ بدەن. نەبوونی پلانێکی استراتیژی گرنگ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری کشت و کاڵ وای کردووە لە کاتی پێگەیشتنی بەرهەمە خۆماڵیەکان جۆتیاران زەرەریان بربکەوێت و قازانجێشی ئەوتۆیان دەست نەکەوێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.